بۆیە پرسیار لە پێغەمبەری خوا کرا عليه الصلاة والسلام أي الذنب أعظم أي پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام چ تاوانێک گەورەترین تاوانە؟ قال أن تجعل لله ندا وهو خلقك گەورەترین تاوان ئەوەیە کە تۆ شەریک بۆ خوا دابنەی لە کاتێکدا کە خوای گەورە تۆی دروست کردووە، شەریکی بۆ دابنەی لەگەڵ خوا هانا بۆ یەکێکی تر بەری، لەگەڵ خوا اعتقادت بە یەکێکی تر بێت، لەگەڵ خوا تەسلیم بە یەکێکی تر بی و پشت بە شتێکی تر ببەستی، ئەوە گەورەترین تاوانە. کەچی کەسانێکی تێنەگەیشتوو لە دینی خوا تازە بە تازە بەگاڵتە جاڕیەکەوە دەڵێن ئەی ئەوانەی هێرش دەکەنە سەر گۆڕ پەرستان بەسیەتی واز لەوە بێنن خەریکی کورسی پەرستان بن کە خۆشی یەکێکە لەوانەی لە کورسیەکی هەیە لە ئەو شوێنە بەرزانە یا قەسر پەرستان، ئێوە هێرش بکەنە سەر قەسر پەرستان، ئێکە ئەو قەسرەی کە تۆ دەیڵێ و داوامان لێ دەکەی هێرشی بکەینە سەر، کە قەسری پەرلەمان بێ ئێوەشی تیادان، کە قەسری حکوومەت و وەزارات بێ ئێوەشی تیادان. کەواتە عیبە ئینسان بۆ خۆی لە شوێنێک بێ و کەچی بێ ڕەخنە لە کەسێکی تر بگرێت کە لەو شوێنە نییە. بۆچی ڕەخنە لەو شوێنە ناگریت؟ تۆ خۆت دەبێت. گەورەترین تاوان لای خوا ئەوەیە شەریک بۆ خوا دابدرێت. ئێستا دەڵێ واز بێنن هێرشکردنە سەر قەبر پەرستن، یعنی پەرستنی قەبرێک، پەرستنی شەخصێک، پەرستنی مەخلووقێک، ئەگەر بە خەڵک بڵین وازی لێ بێنن کارێکی خراپمان کردووە. دوای ئەوە براکانم گەورەترین تاوان بریتیە لە چی؟ ئەن تەقتولە وەلەدەکە خەشیەتە ئەن یەطعەمە مەعەک، مناڵەکەت بکوژی لە ترسی ئەوەی لەگەڵت بخوا، خواردن لەگەڵ بخوا، لە ترسی فەقیری. لەوەیە بڵین جا کەس هێشتی وا بکە، کەسێ هات پێی مناڵی خۆی کوشتە بێ، ئەوەیە کە تۆ نایڵی مناڵت بێ لە ترسی فەقیری، ئەوەیە تۆ مناڵەکە بووە ئێستا لە ڕەحمی خێزانتدا مەوجودە، دەچێ ئیسقاطی پێدەکا و لەباری دەبا. بەخوا من خۆم نانیە بیخۆم، نانیە مناڵەریش چۆ پەیداکەم، نامەوێت مناڵێک یا دوا زیاتر نامەوێت. نازانێ خوای گەورە دەفەرمێن نەحن نەرزوقهم وئیاکم، ئێمە ڕزقی مناڵەکانیش دەدەین و هی ئێوەش، هی مناڵەکانی خستۆتە پێش باوک و دایک. خوای گەورە ڕزق دەدا نەک تۆ ئەی باوک. ئەی سێم تاوان چیە دوای قەتل و دوای شرک؟ ئەن توزانیە بحەلیلەتی جارک، زینا لەگەڵ ئافرەتی جیرانەکەتان بکەیت. و لە حەدیثێکدا هاتووە ئەگەر ئینسان لەو یەزنیە بعەشر نسوة ئەهوەن من ئەن یەزنیە بحەلیلەتی جاره، زینا لەگەڵ دە ئافرەتی بێگانەی دوور بکەیت تاوانەکەی ئەهوەنتر و کەمترە لەوەی زینا لەگەڵ ئافرەتی جیرانەکەت بکەیت. بۆ؟ چونکە ئیماندار نییە ئەو کەسەی کە جیران لە دەستی ئەمین نەبێت، کە بووی بە جیران، کە بوو بە جیرانت دەبێ ئەمین بێت. ئەو جیرانت سەفەرکە، ئەو جیرانت بڕوا لە ماڵ نەمێنێت، دەبێت دڵنیا بێ ئەمین بێ جیرانێکی هەیە کە ماڵیشی و ناموسیشی دەپارێزێت، کەچی تۆ بە هەلی بزانی بەسەر دیوارەکە خۆت بکەیتە ئەو دیوە بچی خیانەتی لێ بکەیت. بۆیە گەورەترین تاوانە، پەنا بەخوای گەورە. براکانم زینا وتمان گەورەترین تاوانە لە دوای شرک و قەتل کە تاک و کۆمەڵگا لە ناو دەبا و تێکی دەدات و دەبێتە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشی، وەکو لە حەدیثێکی پێغەمبەردا هاتووە عليه الصلاة والسلام ولم تظهر الفاحشة في قوم حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن في أسلافهم. لهر کۆمەڵگایەکدا زیناکردن بڵاو بێتەوە، ئەوە خوای پەروەردگار نەخۆشی وایەن تیادا بڵاو دەکاتەوە کە پێشتر باوکو باپیرانیان هەر نەیان بیستووە. نەخۆشی وا دەبیستین بڵاو دەبێتەوە، فعلا باوکو باپیرانمان نەیان بیستووە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بڵاوبوونەوەی زینایە لە ناو کۆمەڵگادا و بە تاوانیش داناندرێت لە یاسا و لە قانوندا، بە جەریمە داناندرێت.
بەڵام لای خوای پەروەردگار پیسترین و قێزەوەندترین تاوانە